السلام عليكم، من روناز محمد بەشداربووی کۆرسی چالاکردنەوەی مێشک و یادگا. بەنسبە لە بەرکردنەوە لە سەرەتای کۆرسەکەدا تێستێکی 4 کاتژمێریمان پێکرا، توانیم تەنها 4 لاپەڕە لەبەر بکەم و تێستێکی 3 خولەکیمان پێکرا، توانیم تەنها 35 ژمارە لەبەر بکەم. بەڵام ئێستا لە لەبەرکردنی بینینی لە ماوەی 3 خولەک زیاتر لە لاپەڕە و نیوێک لەبەر دەکەم و لە ماوەی 2 خولەک زیاتر لە 100 ژمارە لەبەر دەکەم. لە لەبەرکردنی بیستنیش هەر دەقێک و هەر ژمارەیەک تەنها بە یەک جار بیستن دەتوانم لەبەری بکەم. لایەنی دەرونی سترەس و قەلەقی و بڕوابەخۆبوون و نەترسان بەهۆی ئەو میکانیزم و تەکنیکانەی کە لە کۆرسەکەدا فێرکراین بە ڕێژەیەکی بەرچاو دەتوانم سترەس و قەلەقی لە خۆمدا کەم بکەمەوە و ئەو زەبرە دەرونیانەی کە هەمە چارەسەریان بکەم. کۆمەڵێک خۆی جوان و بەسوودیشم لە خۆمدا دروست کرد. یەکێک لەوانە بەردەوام ئارەزوی بەدەستهێنانی زانست دەکەم. تەبەن ئەم هەموو دەستکەوتە گەورانە لە سایەی فەزڵی خودای گەورە و لە سایەی مامۆستاکانمەوە بوو کە بە شێوەیەکی ماندوو نەناسانە لەگەڵمان بەردەوام بوون، خەمخۆری ئێمە بوون و بە درێژایی کۆرسەکە لە هەوڵی ئەوەدا بوون کە سارد نەبینەوە و زیاتر و زیاتر بەرەو پێش بچین. ئەو وانانەی کە لە کۆرسەکە دەگوترانەوە لە ئاستی زانکۆ جیهانییەکاندا بوون، کۆمەڵێک شتی نەبیستراو و نوێ بوون، بە جۆرەها زانست ئاشنا بووین. لە چاو هەموو ماندووبوون و هەوڵدا نرخەکەی زۆر گونجاو و شایانی ئەوەندەی ترە ئەوەی لە ڕێکلامەکان هەیە هەر هیچ نییە لە چاو ئەو ئیسفادەی کە من کردوومە.